Matematik grundläggande grundvux, sidan 72. پرسیاری 106 لێرە ئەو پرسیارە ئەو سیمبۆلە واتە پرسیارەکان بە مێنی ڕێکنەرە بکە بە دەستی مەکە بە مینی ڕێکنەرە لە 106 و 107 و 108 دوێ ئەو هێڵە لێرە کرایە واتە پرسیارەکان بە مێنی ڕێکنەرە 143 پلوس 254 پلوس 62 لیکەمێ 459 هەمووی بەیەکەوە 459 کاتە لێرە ئەمن دەبی فێر بم کو مێنی ڕێکنەرەی بەکاربینم سێ دانە شتم هەیە سێ دانە ژمارەم هەیە کۆیان دەکەمەوە پرسیارەکەی دیکە بێیە 3040 مینوس 2795 دیسان بە مێنی ڕێکنەرەی جیاوازیەکە خیلنادەکە دیفێرەنسەکە لیکەمێ 245 و فاسیتیش هەیە بێگومان دەبی بچی تەمەشای فاسیتی بکەی بزانی وەڵامەکانت ڕاستن یان نا پاشان 11 گۆنگەر 175 11 گۆنگەر 175 هەرچەند جاری بچینەکن مینی ڕێکنەرەی دەبی بیکەینەوە سفر کەواتە ئەو سێواتە دەیکەینەوە سفر 11 گۆنگەر 175 کردیە 1925 ئەو جارەی 1110 دابش دێلە تەقسیم 15 دابش 15 دەکاتە 74 لیکەمێ خودتی فێرە پرسیاری 107 مایە شۆپتە 18 لیتر یورتگوبار 18 لیتر یورتگوباری کڕی hur mycket fick hon betala ئایا پارەکەی چەندی پارەدا لێرە نووسرایە ئەمن دەبی ئەو وێنەیەم هەیە بە باشی تەماشایکەم نووسرایە 25 کرۆن پاشان نووسرایە لە بۆ 1 لیتر ئەوها دەخینەوە شوفێم کرۆنور پەر دەخینەوە پەر ئەوها پەر لیتر واتە لۆ هەر لیترە چی 25 کرۆن 18 لیتریشی کڕیە واتە ئەمن چ دەکەم 18 دەینم ئەوها گۆنگەر 25 بە مێنی ڕێکنەرەی 18 گۆنگەر 25 لیکەمێ چاچی دەکەم 18 گۆنگەر 25 لیکەمێ 450 کرۆن لۆ 18 لیتر ئەوجە لە تەنیشتی لێرە دەنووسم 450 لە تەنیشتی دەنووسم کرۆنور کڕ واتە کرۆنور ئەوها ک وەڕ واتە کرۆنور ئەوەش تەواو ئێستا بێمەلای پرسیاری 108 ئەو جارەی 127 کەم 56 کە کەمەکە تەواو بوو ئەو جەمە یان کۆ یان پلوس 72 کە ئەویش تەواو بوو ئەو جە دیسان مینوس 119 کاتە بە مینی ڕێکنەرەی ئەوانە هەموو چا دەکەی پاشان
کۆتاییەکەی لێرە دەنووسی، ئەنجامەکەی دەنووسی. 127 minus 56 ئەوها 127 minus 56. جارێ ئەنجامەکەمان ناوێ هێشتان بەردەوامین بزانین چ هات چمایە ئەو جارەی پلوس خودتی تفۆ پلوس خودتی تفۆ هێشتان تەواو نەبووە دیسان تەمەشا دەکەمەوە مینوس 100 نیوتۆن مینوس 100 نیوتۆن ئەوجە ئێستا لێرە کلیک دەکەم لیکەمێ بمەوێ ئەنجامەکەم ئێستا بەدەست بێ دەکاتە 24 هەمووی بەیەکەوە کۆکردنەوە لێدەرکردن هەمووی بەیەکەوە کردیە 24. بەڵام ئەوانە هیچ پێویست ناکە بەدەستی هەمووی بە مێنی ڕێک نەرە هەروەها هەمان شتە لێرە 216 مینوس 134 دیسان مینوس شتفۆ ئەوجە پلوس ئێلڤە بە مێنی ڕێکنەرە 1/2 لە کۆتاییەکەی کە ئێلڤە تەواو بوو ئەوجا کلیک لەسەر لیکەمێ. پرسیاری 109 تەواو ئیدیمێنی ڕێکنەرە ئێستا دەخینمەوە ویلکەت سوار ئاڕیملیت ئەو جۆرە پرسیارانە زۆر گرنگن ئاسانیش نییە لێرە پرسیارێک هەیە بەڵام 4 وەڵام هەیە ئایا کامە وەڵام کامە سوار ڕیملیتە ڕیملیت مانای چێواتە گونجاوە معقولە دەچیتە عەقڵمان شیاوە باشە ئەوها کامە لێرە نووسرایە ئێت نیفۆت بارن منداڵێک تازە بووە منداڵێکی ساوە وێگەر کێشەکەی ئونیفار نزیکەی چەندە ئەتوش 4 وەڵامت هەیە ئایا ئەو منداڵە کێشەکەی 9 کیلۆیە یان 3 کیلۆیە یان 8 کیلۆگرامە یان 12 کیلۆگرامە ئایا کێشەکەی کامەیە 9 کیلۆگرامە یان 3 کیلۆگرامە یان 8 کیلۆگرامە یان 12 کیلۆگرامە کێشەکی ڕیملیکبی کێشەکی گونجاوبی شیاوبی بێگومان 9 کیلۆگرام زۆر کەمە 12ش زۆر زۆرە 8ش زۆر زۆرە لۆ منداڵەکی ساوە کەواتە باشترین وەڵام چییە 3 کیلۆگرام کەواتە کە وەڵام دەدەیەوە وەڵامی ئەو پرسیارەی دەنووسی ئەوها دەنووسی ئەو وەڵامە باشە سوار ئەوها لە تەنیشتی دەنووسی سوار لەو 4 وەڵامەی بێ سوارەکی باشە دیار ئەو جارەی لێنگدەن پۆئێن پەشۆن بیل ئایا درێژی پەشۆن درێژی بیلەک چەندە نەک بوس نەک ئەو شتانە بیل ئایا درێژی بیلەک 1 مەترە یان 2 مەترە یان 5 مەترە یان 10 مەترە ئەمنیش دەینم هەست دەکەم 10 مەتر زۆر درێژە 1 مەتر زۆر گچکەیە 5 مەتر و 2 مەتر باشە بەڵام 5ش تۆزێک درێژە باشتر وایە بنووسم 2 کە زۆربەی زۆری پەشۆن بیلەکان 2 مەترن نزیکەی 2 مەترن کاتە وەڵامەکەم بێ وەڵامەکی تەواوە وەڵامەکی شیاوە گونجاوە پرسیاری 3 پۆڤیلکەن سترێکەواتە مەودە مەسافە ئارڤەرچ ڕیکۆردت ئەو پرسیارە تۆزێک زەحمەتە نازانم ڤەرچ ڕیکۆرد بە کوردی چییە ڤەرچ ڕیکۆرد زیاتر ڤەرچ واتە جیهانی ڕیکۆرد واتە پێوانەیی ئەو کەسانەی کە وەرزشی دەکەن لە کاتی غاردانێ زۆر بەغارن کوبرەی ژمارەکی دەشتێنن ژمارەکی نوێ دێ پێی دەرێن ڤەرچ ڕیکۆرد
ئەوجا ئەو ڤارچ ڕێکۆردە لە لۆپنینگ واتە غاردان. ئایا ئەگەر یەکێک ژمارەی پێوانەی جیهانی هینابی بە 20 سێکوند بە 20 چرکە دەتوانی ئەو کەسە چەند غاردە؟ ئایا دەتوانی 1000 مەتر غاردە؟ یان دەتوانی 800 مەتر غاردە؟ یان دەتوانی 400 مەتر غاردە؟ یان دەتوانی 200 مەتر غاردە؟ چونکە کەسەکی زۆر بەغارە ڤارچ ڕێکۆردی هینایە. ئەگەر هەر نەتزانی تەمەشای گوگڵی بکە، بنووسە ڤارچ ڕێکۆرد لە گوگڵی، بنووسە لۆپنینگ، پرسیارەکە وەڵامەکە دێ، یان تەمەشای فاسیتی بکە. بەڵام وا بزانم ئەو وەڵامە ڕاستە. ئەگەر بتەوێ بە خۆت دڵنیابی تەمەشاکە لە فاسیت چ نووسرایە. ئێستا دەینە لای پرسیاری 110. پرسیاری 110 نووسرایە دیسان مینی ڕێکنەرەی بەکاربینە. نووسرایە پرچی سەر håret på huvudet پرچی سەر växer زیاد دەبی نزیکەی 12 ملیمەتر لە مانگەچی، واتە بە یەک مانجی 12 ملیمەتر درێژ دەبی. مانگەشکە 12 ملیمەتر، مانگەشکە 12 ملیمەتر. پرسیارمان لێ دەکا hur mycket längre blir håret på ett år؟ ئایا بە یەک ساڵی چەند زیاد دەبی؟ ئەگەر پرچت om du inte klipper، ئەگەر نەیبڕی، پاشان ئاڤڕوندە سوارەکەت ئاڤڕوندە بکە، نزیکی بکەوە لۆ 10 ملیمێتر. پاشان نووسیتیان ئەگەر نەزانی یەک ساڵ 12 مانگە. ett år lika med 12 månader. واتە ئەتوو دەزانی لە یەک مانجی 12 ملیمەتر، مانگەشکە 12 ملیمەتر، مانگەشکە 12، هەتا 12 مانگ، واتە هەتا یەک ساڵ دەکات چەند؟ دەینی ئەو 12ی دەینی جارانی 12ی دەکەی بە مینی ڕێکنەرەی. کە بە مینی ڕێکنەرەی دەچی جاران دەکەیەوە، 12 جاران 12، ئەوە جارانە لێکدان گۆنگەر لیکەمێ 144. لە تەنیشتی دەنووسی لیکەمێ 144. بەڵام نووسیتی ئاڤڕوندەی بکە بۆ 10 واتە 144 باش نییە، بیکە 140، چونکە 10 دەبی ئێرە سفر بی، دەبی ئێرە سفر بی، لە خانە یەکان سفر هەبی. 140 دەنووسین 140 لە تەنیشتی ملی مێتر ئەوها دەنووسین. پرسیاری 111 دیسان بە مینی ڕێکنەرە ئاگنس körde bil. ئاگنس بیلەکەی خۆی هاژوشت لە چێندەر لە یێڤلە هەتا یۆتەبۆری. ئی ئۆرێبرو ستاننا دەهون، بەڕێی ئۆرێبرودا ڕۆیشت، لە ئۆرێبروی ڕاوەستە för att äta lunch، هەتا لونشی بخوا. ئەوجا ئێستا تەمەشا ئەو ڕێگای دەکەین. ئێرە یێڤلە ماڵیان لێرەیە، یان یێڤلە لێرەیە، یۆتەبۆریش لێرەیە، بە ئۆرێبرۆش داڕۆیشتە لێرە، کاتە ئەوە ڕێیەکەیتی بەو ڕێی داڕۆیشتە هاتیتە ئێرە. لە یێڤلەی هەتا ئۆرێبرۆی نووسرایە 242 کیلۆمەترە ڕێیەکە. لە ئۆرێبرۆش هەتا یۆتەبۆری نووسرایە 281 کیلۆمەترە. لە کاتی هەبوونی وێنە ئەمن دەبی زۆر باش تەماشای وێنەکان بکەم، چونکە کونسکاپ ئینفۆرماسیۆن زۆر لە وێنەی هەیە. نابی ئەمن ئەو وێنانە نەبینم یان جێ نەدەمێ،
دەبی زۆر بەباشی ئاگام لێبی بخینمەوە چ نووسرایە. ئێرە یێڤلەیە، ئێرە ئۆرێبرۆیە، ئێرە یۆتەبۆریە، کەواتە ئەو کەسە ئەنگنێس بیلەکەی خۆی بە بیل لە یێڤلەی دەچیتە یۆتەبۆری بە ئۆرێبرۆیدا دەڕوا، پاشان ڕادەوەستی لونشی لە ئۆرێبرۆی دەخوا. لێمان دەپرسن پرسیاری یەکەم: hur mycket längre sträcka körde Agnes efter lunch än före? واتە پاش ناخواردن چەند کیلۆمەتر زیاتر دایژوا لە پێش ناخواردن؟ پێش ناخواردن 242 بوو، پاش نانخواردن 281 بوو. چونکە دەرێت چەندی زیاترە و چەندی کەمترە، هەمیشە لێ دەرکردنە 281 دەینی چی لێ دەردەکەی 242 بە مینی ڕێکنەرایی پێی ناوێ بەدەستی. بەڵام ئەمە لێرە بەدەستی چا دەکەم، هەز دەکەم ئەمن با بەدەستی چاکەم هەتا بە بیریشم بێتەوە کو چای دەکەم. 1 کەم 2 نابی، 11 کەم 2 لێرە ئەو هەشتەی خورد دەکەمەوە، لۆنەی دەکەم لە هەشتەکەی، هەشتەکە دەبی بە 7، یەکەکەش دەبیتە 11، 11 کەم 2 9، 7 کەم 4 3، 2 کەم 2 0، کەواتە 39 کیلۆمەتر لێنگرە. پاشی لۆنشی زیاتری داژوا لە پێشی لۆنشی بە 39 کیلۆمەتر 39 کیلۆمەتر زیاتر دایژوا. پاشان لێم دەپرسن hur lång sträcka مسافە körde دایژوا sammanlagt. ئەو شێ زۆر گرنگە، واتە هەمووی بەیەکەوە جەمعی دەبی بکەم، کۆی بکەمەوە. ئەو دوو مەودایە 242 کۆ بکەمەوە لەگەڵ 281، 242 لەگەڵ 281، 1 و 2 3، 8 و 4 12، لێرەش دەکا 5. ئەو جە لە تەنشتی دەنووسم کیلۆمەتر، دەبی ئەوها بنووسم 523 کیلۆمەتر. بەڵام بێگومان ئەمن دەمتوانی مینی ڕێکنەرەی بەکاربینم، چونکە نووسرا بوو دەتوانی بەکاربینی. لێرە نووسرایە ئەو سیمبۆلە. کاتە چ خۆش.